کێشە و ململانی نێوان چەند سەرکردێکی سیاسی کریسیانەکان ڕۆژەڤی ئێستای عێراق و کشانەوەی مەرسومی کۆماریش لە کاردینال ساکۆ دۆخەکەی زیاتر شلەقاند و وای کرد لویس ساکۆ بڕیار بدات نووسینگە و کاروبارەکانی بۆ هەولێری پایتەختی یاریێمی کوردستان بگواسێتەوە. دوای ئەوەی سەرۆک کۆماری عێراق فەرمانێکی هەڵوشاندەوە کە دان بە پێگەی لویس ساکۆ دادەنێت وەک سەرۆکی کلدانەکان زیاتر گرژە سیاسەکەی نێوان لویس ساکۆ و ڕەیان کلدانی پەرە پێدا و لویس ساکۆ چەندین جار دووپاتی کردوتەوە. ڕەیان کلدانی سەرۆکی میلیشیای بابلیۆن کار بۆ وەرگرتنی وەقف و مڵک و ماڵی کریسیانەکان دەکات. وقفت أنا أمام وجه بەرامبەر ئەم میلیشیایە و ئەوانەی دیکەش وەستامەوە کە دەیانویست دەست بەسەر پێکهاتەی کریسیان کورسی کۆتا فەرمانگەی وەقفی کریسیان و مڵک و ماڵیاندا بگرن. من ناترسم و چوومە دادگا بەرگریم لەم دۆسیانە کرد و ئەم سکاڵایم بە درۆ خستەوە کە باسییان لە فرۆشتنی کڵێساکان دەکرد. من کڵێسام نەفرۆشتووە. کڵێسای دیکە هەن کە هی ئێمە نین و فەرامۆش کراون. کریسیانەکانی عێراق بە پرۆشەوە باسی ڕۆڵی لویس ساکۆ دەکەن کە دوای گواستنەوەی کاروبارەکانی بۆ هەولێر ڕای دەگەێنن نایانەوێت خۆیان بخەنە ناو سیاسەتەوە و داوا دەکەن کێشە سیاسیەکان تێکەڵ بە کاری ئاینی نەکرێن. سيدنا ساكو سافر الأربيل لكن روحه ويانا. ساکۆی پیرۆز سەفەری بۆ شاری هەولێر کرد بەڵام هەموو کات لە دڵماندا دەژی. ئێمەی باوەڕداران هەمیشە دەمانەوێت لە سیاست دوور بین نامانەوێت دەسوەردان لە سیاستدا بکەین. کریسیانەکانی عێراق ساڵانێکە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕژرا و ڕوبەڕووی هێرش ترس و تۆقاندن و دەربەدەرکردن دەبنەوە کە بەهۆیەوە زۆرێک لە کریسیانەکان ناچار بوون بەرەو ئەوڕۆپا وڵاتانی دیکە کۆچ بکەن کە بە پێی دوایین ئامارەکان ئێستا ژماری کریسیانەکان لە عێراق بە 150,000 کەس مەزەندە دەکرێت لە کاتێکدا لە ساڵی 2003 ملیۆنێک و 500,000 کەس بوو.